سڵاوی خۆی گەورەتان لێبێ قوتابیان و خوێن کارانی خۆشەویست هیوادارین لەوانەکانی تر سوودتان لێبینی بێت لەوانەی ئەم ڕۆماندا باس لە دوو بابەتی تر دەکەین کە کۆتاییەکانی بەندی دووەمە ئەویش هەنگاوەکانی شیکارکردنی پرسیاری حسابیەکان و هەروەها بابەتی ڕاستەوانە هاوڕێژە بوون و پێچەوانە هاوڕێژە بوون. ئاگادار بە چۆن بە هەنگاو پرسیارێکی حەل دەکەی، بە شێوازی زانستی هەنگاو بە هەنگاو چۆن پرسیارێکی حەل دەکەی. ئەو ڕێگایانە پێویستە ئاگادار بە بەڕیز بەندی، چکە لە پێداچوونەوەی بەندی دەڵێ ئەم هەنگاوانە هەنگاوی شیکاکردنی پرسی نمونەیی بە هەنگاو ڕیز بکە. یەکەم هەنگاو ئاگادار بە ئەوەیان دەبێ بەڕیز بەند بێ، دەبێ بەڕیز بەندی بێت. وازە شتەکە یعنی یەکە جار یەکەم هەنگاوت چییە؟ شی دەکەمەوە. لە دوای شی دەکەمەوەی ئێستا دێم بەس یعنی جارێ بەس تەسەسولی دەکەم، جارێ بەس بە تەسەسول یەکەم جار شی دەکەمەوە، دێم باسییان دەکەم بە جوانی. لە دوا شیکردنەوەی چییە؟ نەخشە دەکێشم. کەواتە خطوە بە خطوە ها پاش و پێشی پێ ناکەیت، چکە لە پێداچوونەوەی بەند دەڵێ ئەم هەنگاوانم بۆ ڕیز بکە. لە دوای ئەوەی شی دەکەمەوە نەخشە دەکێشم، لە دوای نەخشە دەکێشمی دەدۆزمەوە. لە دوای دەدۆزمەوە چییە؟ کۆتا بە خەنگاوت هەڵدەسەنگێنم. ئەوە بەو شێوازەی دەبێ بەڕیزبەندی بیزانی. کەواتە هەنگاوەکانی شیکاردنی پرسیاری حساب یەکەمیان شی دەکەمەوە، دووەمیان نەخشە دەکێشم، سێمیان دەدۆزمەوە، چوارەمیان هەڵدەسەنگێنم. کۆتا شتت هەڵسەنگانە. مەبەستی پێ لە چییە لێرەدا بابەتجان؟ ئاگات لێرە بێ کە ئەتوو دەڵێ بەنمونە دەڵێ ئەو پرسیارەم لە ئەوەکەیدا لە پێداچوونەوەی بەندی، ئەگەر لێرە دام نابێت لێرە نمونونەکەم دانەناوە، بەس لە پێداچوونەوەی بەندی دەڵێ بە بەکارهێنانی پرسە نمونەیەکان ئەم پرسیارەم بۆ شیکار بکە. ئێستا سەیری ئێرەکە یەکەم هەنگاوت سوودی ئەو هەنگاوانە چییە؟ ئەوەیە کاتوو غەڵەت نەکەی لە حەلکردنی پرسیاری حسابی. ئەگەر نا ئەتوو بەپێی ئەو هەنگاوانەش نەڕۆی، ئەتوو ئەگەر لە بابەتەکەی بە تەواتی تێگەیشتبی هیچ هەڵەی تێدا ناکەی. بەس ئەگەر پرسیاری هێنایە و گریمان دەڵێت پرسیاری ڕاهێنانی کارپێکەری دەڵێ قەبارەی نمونەی گازی هیلیۆم چەندە کە بارستەکەی 1.74 بێت و سڕیەکەی ئەوەندە بێت، دەڵێ ئەگەر گوتی بە بەکارهێنانی پرسە نمونەیەکە یعنی بە هەنگاو، ئەگەر گوتی بە هەنگاو. یەکەو شت کە ئێمە باسی دەکەین لە خاڵی یەکەمت بۆ ئەوەی پرسیارێکی حسابی دێتە بەردەست زۆر گرنگە بەپێی ئەو هەنگاوانە بڕۆی. یەکەو شت ئەمن چ دەکەم؟ شی دەکەمەوە. بۆ نمونە پرسیارێکی حسابیم هاتۆتە لە قاعی ئیمتیحانیدام، شی دەکەمەوە. مەبەستی پێ لە چییە؟ مەبەستی پێ لەوەیە 2 جار 3 جار پرسیارەکەی جوان دەخوێنیتەوە، اینجا بزانە دراو داواکراوی دەردێنی. ئەوە خاڵی یەکەم شی دەکەمەوە، دراو داواکراوم دەرێنە، پرسیارەکەی جوان دەخوێنمەوە. لە هی دووەمیان نەخشە دەکێشم بوون منە جاری وایە پێویست دەکا وێنەیەکی دروستکەی. بۆ منە دەڵە قەبارەی بەنمونە ئەوم بۆ بدۆزەوە، وێنەی ئەو شتەی کە داوای دەکات. لە نەخشە دەکێشمیدا چ دەکەی؟ یاسای دەنووسی. ئەگە سیرکەی لێرە بە ئەلێرە هەنگاو بە هەنگاو بڕۆی.
لە شی دەکەمەوەی درا و داواکراوی دەردێنم وەرە دراومان دەربێنە دراوت چییە؟ چڕی دێنستی دی یەکسانە بە ئەو پوینتی گرام لەسەر لیتر و هەروەها چشمانەیە بارستە ئێم یەکسانە بە چەند 1.74 جارانی دەبەتوان سالب 3 گرام ئەوە دراوم دەرهێنا داواکراو لە پرسیارەکەیدا چم لێ داوا دەکات دەڵێت قەبارە کەواتە قەبارەکە ڤیمان دیار نییە ئەوە هەنگاوی یەکەم لە کتێبەکەی پێت دەڵێ کە پرسیارێک حسابیت حەل کرد هەنگاو بە هەنگاو بڕۆ هەر بۆ خۆشت باشترە بۆی مامۆستا بە تەواتی جاری وایە تو نەتیجەت غەڵەت بووە ئەگەر ڕاستەو خۆ یەکسەر ژمارەکانت دانابێ و نەتیجەت هەڵە ببێ مامۆستا چۆن دەرەجەی ئەوە داتە ئی یاساکەی کەواتە لە شی دەکەمەوەی پرسیارەکەی دەخوێنمەوە درا و داواکراوی دەردێنم دوای نەخشە دەکێشم ئێم و دی و ڤی ئەوە یەکەم هەنگاوم شی دەکەمەوە دووەم هەنگاو نەخشە دەکێشم چ یاسایەکمان بۆ دی و ئێم و ڤی پێکەوە دەبەستێتەوە یاسای چڕی کەوا بێ دی یەکسانە بە ئێم ڤی بەڵام لێرەدا ئەمە چمان دەوێت قەبارەمان دەوێت ڤیمان دەوێت هەر کاتێکی ژێرەی کردمان ویست مامۆستا فێری کردوم ڤی یەکسانە بە ئێم دابەشی دی هەر کاتێک ژێرەی کەتی تویست ئەو دوانە جێگان دەگۆڕنەوە ئەگە بارستە تویست دەبێتە جاران کەواتە ئەوە چم کرد نەخشەم کێشە بەس ئاگادار بە لێرەدا ئەگە یەکە گۆڕین هەبوو دەبێت یەکە گۆڕینەکەی ئەنجام بدەیت لە درا و داواکراوی کە دەرتێنە لە مۆزوعیشی دەکەمەوەی اینجا یاسایەکەم داهێنا کەوابێ هەنگاوی دووەمیش نەخشە دەکێشم مەبەستی پێ لەوەیە یاساکەی دەنووسم خاڵی سێمیان دەدۆزمەوە مەبەستی پێ لە چییە؟ مەبەستی پێ لەوەیە ڕقەمەکان لە جێی خۆدا دەنم ڤی یەکسانە بە ئێمەکە چەندە؟ ئێمەکەمان هەیە چەندە؟ 1.7 جاران دەتوان سالب سێ 1.7 عفوا 1.7 جارانی دەبەتوانی سالب 3 گرام ئەدی دیەکەمان چەندە؟ دێنستی چڕیەکە گرام لەسەر لیتر لە هەنگاوی سێمدا ئەگە کورکردنەوە هەبوو تەمان کوردی دەکەوێت گرام لەگە گرامی دەڕوات کەوابێ ئەنجامەکەی چەندەکە 9.75 جارانی دەبەتوان سالب 3 لیتر 9.75 جارانی دەبەتوان سالب 3 لیتر ئەوە چم کرد لە هەنگاوی لە دەدۆزمەوە ڕقەمەکان لەوێدا دەنێم کردارەکەی ئەنجام دەم نەتیجە بۆ دەردێت لە کۆتاشتیدا زۆر گرنگە ئەو کردەی ئەنجامدەی هەڵدەسەنگێنم چ بزانە یەکەکە چیە لیتر ئەمە چمان دەوێت قەبارە کەوابێ ئەنجاممان دەبێت بە چ بێ بە لیتر بێت وازاشتەکە بەو شێوازەی یعنی دێم بزانم داخوا کردەکەم ئەنجام داوە بە بابەتەکەیدا دەچمەوە جوان لێرە هەڵدەسەنگێنم یەکەکانمان بەڵێ قەبارە بە لیترە تەواو ئەوە هەڵم سەنگە ئەوە ئەگەر گوتی بە لیتر ئەگەر باشە ئەگەر گوتبای قەبارەکەی بە میلی لیتر بدۆزەوە تۆ یەکەم جار بە لیتر دەدۆزیەوە اینجا گوتم ژمارەکەی جارانی دەبەتوان میلی دەتوان چەندە 3 لیتری دەگۆڕی بۆ میلی لیتر موجب ئەوەیان کۆیان دەکەوێت لەگەڵ یەکتر دەبێتە 975 لیتر ئەوە ئەگەر گوتی میلی لیتر ئەگە گوتی بە میلی لیتر ئەگە گوتی بە لیتر لێرە لی دەگەڕێ ئەگە گوتی بە میلی لیتر یەک لیتر چەند میلیترە 1000 کەوابێ دەتوان سەیە لیتری دەگۆڕم بۆ میلی لیتر کەوابێ دەتوان موجب سەیە ئەو موجب سەیە و سالب سەیە لەگەڵ یەکتر سیرکە لە جارانی دەتوانەکە کۆ دەکەوە سالب سێ و موجب سێ سفر دەکات تەنها ژمارەکە دەبێت کەوابێ هەنگاوەکانی شیکارکردنی پرسیاری حسابی ئەگەر گوتی بە هەنگاو بۆم شیکار بکە یەکەم جار شی دەکەمەوە مەبەستی پێ لە چیە دراو داواکراوی دەدەم ئەتو هەر بۆ خۆشت ئاوا بکە ئەگەر وەشی نەگوت بۆ ئەوەی کەمتر هەڵە بکەیت یەکەمیان دراو داواکراوم دەرێنە لە دوای دراو داواکراوی شی دەکەمەوە نەخشە دەکێشم یعنی چی یعنی یاساکەی دەنووسم کە عیلاقەی بەو بابەتەی وەیە ئەگەر ڕێخستنەوەی ویست ڕێکی دەخەمەوە دواتر دەدۆزمەوە واتە ڕقەمەکان لە جێی ئێمەکەی لە جێی ئێمی دی لە جێی دی نەتیجەم دەرهێنا کە نەتیجەت دەرهێنا هەڵدەسەنگێنم ئەمن چم دەوێت قەبارە کەوابێ دەبێ یەکەکەی ئەوەی کە دەردەچێت لیتر بێ ناکرێ قەبارەت بوێ لێرە بە گرامت بۆ دەرچی
وازە شتەکە کەوابێ بەو شێوازەی پرسیارێکی حسابی حەل دەکەی. با پێم پرسیارێکت بۆ حەلکەم. ئەگە بڵێت سیرکە دەڵێ بۆ نمونە لەو پرسیاری دەڵێ بە بەکارهێنانی بە هەنگاوەکانی پرسی نمونەی ئەم پرسیارە شکار بکە، یعنی دەڵێ بە هەنگاو کەوابێ یەکەم جار چ دەکەم لە یەکە و خاڵتدا درا و داواکراوی دەردێنم، شی دەکەمەوە پرسیارەکەی دەخوێنمەوە، درا و داواکراوی دەردێنم. چمان دەوێت چڕی کەوابێ دێنستی دیار نییە، ئەوە دراو داواکراو دراومان چییە؟ بارستەمان هەیە مامۆستا، ئێمان هەیە چەندە 6.25 جارانی دە بە توانی 5 گرام. چی کەشە؟ قەبارەکەشی داوە، بەس ئەها قەبارەکەی چی داوە؟ درێژی و پانی و بەرزەکەی داوە. ئەو ڕقەمانە جاران کە ڤیەکە دەردێ، ڤیەکەش یەکسانە بە 3.74 جارانی دە بە توانی 5 سانتیمەتر سێجا. چکە سانتی من توانەکان کۆکەوە سانتیمەتر سێجا. کەواتە ئەمن یەکەم جار شی دەکەمەوە، درا و داواکراوم دەرهێناوە، ئەوە داواکراوە ئەوە دراو، ئەوە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەم نەخشە دەکێشم، واتە بزانم چ یاسایەکی بۆ دەبێت. یاسای چڕی چییە؟ دێنستی دی یەکسانە بە ئێم ڤی. بەس بەر لەوەی ئەو کردی ئەنجام دەی بزانە یەکە گۆڕینت هەیە، یەکە گۆڕینمان نییە، تەواو مەزبوطە. کەواتە چم کرد؟ شیم کردەوە، نەخشەم کێشە. اینجا خاڵی سێم دەدۆزمەوە، یعنی ڕقەمەکان لە جێی خۆدا دەنێ. کەوابێ هەنگاوی سێم دی یەکسانە بە ئێمەکەمان هەیە چەندە؟ ئێم بارستەکەی 6.25 جارانی دە بە توانی 5 گرام. بەو شێوازە ڤیەکەمان هەیە چەندە؟ ڤیەکەی بەڕاستەوخۆ نەداوە، ها درێژی و پانی و بەرزەکەی داوە، جارانی دەکەی 3.74 جارانی دە بە توانی 5 سانتیمەتر سێجا. نەتیجەکەی دەکاتە 1.67 گرام لەسەر سانتیمەتر سێجا. ئەگە سەیر بکەی لە کۆتا خاڵی هەڵدەسەنگێنم ئەمن چم دەوێت؟ چڕی یەکەکەی گرام لەسەر سانتیمەتر سێجایە. بەڵێ تەواو دووبارە بەکردەکەیدا دووبارەیەکەوە تەئکیدکەوە لەوەی کە ئەتوو ئەنجامەکەت ڕاستە. بەو شێوازە هەنگاو بە هەنگاو پرسیاری حسابی شیکار دەکەی. وازە شتەکە کەواتە هەنگاوەکانی شیکارکردنی پرسی نمونەی ئەگەر گوتی بەڕیزبەند تەبعەن بەڕیزبەندیە شی دەکەمەوە، نەخشە دەکێشم، دەدۆزمەوە، هەڵدەسەنگێنم. ئەو چوار هەنگاوەیە. لێرەدا ئەو پرسیارەمان باسم پێشتر باس کردووە، بەس دەڵێ پرسیاری چوارم ئەگەر کاتژمێرێک لە هەر خولەکێکدا واتە لە هەر دقەیەکدا ئۆ 20 سێکەند پێش بکەوێت، ئایا لە ماوەی 6 مانگدا چەند پێش دەکەوی؟ ئەگەر هەر مانگێک 30 ڕۆژ بێ. تەواو بۆ دیاری دەکات، چکە دەبێ بڵێ 30 ڕۆژ، چکە 29مان هەیە بنمونە 31مان هەیە، کەوا بێ دیاری دەکات 30 ڕۆژ بێ. تۆ دەی چ دەکەی؟ دەڵێ چەند مانگم هەیە؟ 6 مانگ. هەر مانگێک چەند ڕۆژە؟ 30 ڕۆژە. هەر ڕۆژێک چەند سەعاتە؟ 24 سەعاتە. هەر سەعاتێک چەند دقەیە؟ 6 دقەیە. لە هەر دقێکیدا چەند پێشکەوتووە؟ ئۆ 20. کەواتە نەتیجەکەی دەردێنی دەکاتە 5184 سێکەند. لە 6 مانگیدا ئەوەندە پێش دەکەوێت. دەڵێ لە 1 دقەیدا هەتا دقەی دێ، هەتا دقەی دێ، چکە دەڵێ لە 1 دقەیدا ئەوەندە چرکەیە پێش دەکەوێت. کەواتە دەڵێم لە 6 مانگیدا چەند مانگە؟ 6. هەر مانگێک چەند ڕۆژە؟ 30 ڕۆژ. هەر ڕۆژێک چەند سەعاتە؟ 24 سەعات. هەر سەعاتێک چەند دقیقەیە؟ چەند خولەکە؟ 60. هەر دقەیەکت چەند چرکە پێشکەوتووە؟ ئۆ 20 ژمارەکان جاران کە 5184 سێکەند دەردێت. بەو شێوازە هەنگاوەکانی شیکارکردنی پرسی نمونەی پرسیارێکی حسابیمان حەل کرد، هەنگاو بە هەنگاو. وەروە ڕاهێنانی کارپێکەریشمان حەل کرد. پرسیاری سێم واجب بۆ خۆت حەلی بکە. ئێستا دێینە سەر بابەتێکی تر، ڕاستەوانە هاوڕێژەبوون و پێچەوانە هاوڕێژەبوون. ئەو بابەتە بابەتێکی زۆر گرنگە، ئاگات لێرە بێ لەوانەیە بە شێوازەی کە تا ئێستا بەو شێوازە تێی نەگەیشت بیت. بۆیە لێرە لەو دەرسەیدا زۆر بە جوانی گوێ بگرە.
بەر لەوەی پێت بڵێم ڕاستەوانە هاوڕێژەبوون و پێچەوانە هاوڕێژەبوون چییە؟ ڕاستەوانە هاوڕێژەبوون بە نمونە بارستە و قەبارە هەتا بارستە زیاد بکە قەبارە چی لێ دێ زیاد دەکە ئەها یعنی ڕاستەوانە هاوڕێژە دەبێ یعنی ئەگە گۆڕۆکی یەکەم ئەگەر بڕی یەکەم زیادی کرد دووەمیش زیاد دەکات لە ڕاستەوانە هاوڕێژەبوونیدا لە پێچەوانە هاوڕێژەبوون ئەگەر گۆڕۆکی یەکەم بڕی یەکەم کەمی کرد ئی دووەم زیاد دەکات پێچەوانە ویە پێچەوانە هاوڕێژەبوون عەکسن ڕاستەوانە هاوڕێژەبوون وەکو یەکن ئێستا دێم باز دەکەم ڕاستەوانە هاوڕێژەبوون با بینە سەر بابەتەکەی خۆمان کە ڕاستەوانە هاوڕێژەبوونە ئەگەر لێرە بێت ڕاستەوانە هاوڕێژەبوون دوو بڕ ڕاستەوانە هاوڕێژ دەبن ئەگەر ئەنجامی دابەشکردنی یەکێکیان بەسەر ئەوی تریاندا جێگیر بوو چۆن بەنمونە یاسای چڕیم هێناوەتەوە دەڵێم کەی یەکسانە بە وای لەسەر ئێکس دوو بڕ ڕاستەوانە هاوڕێژە دەبن ئەگەر ئەنجامی چی دابەشکردنی یەکێکیان بەسەر ئەوەی تریاندا بەهایەکی جێگیر بێت کەواتە ڕاستەوانە هاوڕێژەبوون چییە؟ دوو بڕ ڕاستەوانە هاوڕێژ دەبن ئەگەر ئەنجامی چیان ئەنجامی دابەشکردنی یەکێکیان بەسەر ئەوەی تریاندا بەهایەکی جێگیر بوو وازە شتەکە کەواتە دوو بڕ ڕاستەوانە هاوڕێژ دەبن ئەگەر ئەنجامی دابەشکردنیان بەهایەکی جێگیر بوو بەنمونە دەڵێم دێنستی دەڵێم چڕی دێنستی یەکسانە بە ئێم لەسەر ڤی سیرکە دی یەکسانە بە ئێم لەسەر ڤی چۆن دەزانم ئەو ڕاستە هاو لێرە بارستە لێرە قەبارە چۆن دەزانم بارستە و قەبارەکە ڕاستەوانە هاوڕێژە بوون چونکە ئەنجامی دابەشکردنیان کردوێتە بەهایەکی جێگیر ئاگادار بە کە ئەتوو چڕی دەبێ بۆ هەمان ماد دەبێ بەنمونە چڕی ئاسن هەتا وەکو نمونەیەکی ئاسنمان هەیە 1 کیلۆگرامە بارستەکەی نمونەی یەکەم 1 کیلۆگرامە نمونەی دووەم هەردووکیان ئاسنن ها دەبێ هەمان بڕبێ کە بەراوردی دەکەی نمونەی دووەم 2 کیلۆگرامە ئایا قەبارەی کامەیان گەورەترە بە تەکید قەبارەی دووەکەی بۆ لەبەر ئەوەی بارستە و قەبارە ڕاستەوانە هاوڕێژ دەبن واتە ئەگەر بارستەکە زیادی کرد قەبارەکەش زیاد دەکات یا نمونەیەکە با نمونەیەکی وازەحترت بۆ بێن کەسێک بارستەکەی 50 کیلۆیە بەنمونە زایفە ئەدی ئەگەر کەسێکیان 150 کیلۆ بێت کامەیان قەبارەکەی زیاترە 150یەکە بۆ لەبەرەوەی بارستەکەی زیادی کردووە وازە ئەشتەکە هەتا بارستە زیاد بکات قەبارەکەشی زیاد دەکات کەواتە بەڵام دەبێ بۆ هەمان ماد دەبێ ناکرێ بۆ نمونە ئەتو بڵێ 1 کیلۆگرام ئاسن بەڵام ئەوەی تر 2 کیلۆگرام بۆ نمونە مس بێ یعنی دەبێ هەمان ماد دەبێ کە ئەتو بەراوردی دەکەیت لە ڕاستەوانە هاوڕێژەبووندا پەیوەندیەکەیان مامۆستا دەڵێت پەیوەندیەکەم بۆ بنووسە پەیوەندیەکەیان لە پێداچوونەوەی بەندیش هەیە بەو شێوازەی دەنووسرێت ئێکس ڕاستەوانە هاوڕێژە دەبێت لەگەڵ وای ئەگەر ڕاستەوانە هاوڕێژە بوو بەو شێوازەیە بەس ئەگەر پێچەوانە بێ دەڵێ ئێکس بەنمونە دەڵێ 1 لەسەر وای وازە شتەکە 1 لەسەر وای ئەوە ئی پێچەوانە هاوڕێژە بوون واتە ڕاستەوانە هاوڕێژە بوون بەو شێوازەی دەنووسرێت نمونەی بەچێ هێناوەتەوە لە ڕاستەوانە هاوڕێژەبوونیدا نمونەی کە بە قەبارەی هێناوەتەوە ئەمە ئێستا باسمان کرد هەتا وەکو ئەها بەنمونە ئێرە دەیە 20 30 40 بەنمونە 10 20 30 40 طبعا دەی بۆ هەمان ماد دەبێت ئەگەر بارستەکەی دەبێت قەبارەکەی سیرکە وازە شتەکە بارستە و قەبارەکەی ئەگە بارستەکەی ببێ بە 20 عفوا بارستەکەی ببێ بە 20 لێرە بە هەمان شێوە اینجا لێرەدا ئەوەی کە گرینگە ڕاستەوانە هاوڕێژەبوون بە خاڵی سفردا تێپەڕ دەبێت زۆر گرینگە ڕاستەوانە هاوڕێژەبوون بە سفردا تێپەڕ دەبێت وازە شتەکە ئاها سیرکە بارستەت زیاد کرد قەبارەش چی لێ هات قەبارەش زیاد بوو
بارستەکەی زیاتر دەکەم بە هەمان شێوە قەبارەشەها عەفوەن سەیری ئێرەکە بەو شێوازی ئاسەیکە بارستەکەم زیاد کردووە قەبارەکەی زیاد دەکات بەچێکە لێرە بێت بە خاڵی بنەڕەتدا تێپەڕ دەبێت ئاگادار بە بە خاڵی 0 و 0دا تێپەڕ دەبێت ئەوە ڕاستەوانە هاوڕێژە بوون واتە ڕاستەوانە هاوڕێژە بوون ها سەیرکە بەو شێوازەی بەو خاڵەیدا تێپەڕ دەبێت کەواتە با پرسیارێکت لێ بکەم هەر لێرە پرسیارێکم نووسیوە لە ڕاستەوانە هاوڕێژە بووندا ئەوە پرسیاری بەندیە کە گۆڕۆکی یەکەم زیاد دەکات گۆڕۆکی دووەم چی لێ بەسەر دێ ڕاستەوانە ئەو زیادکە ئەویش زیاد دەکات کەوابێ بە هەمان شێوە ئەویشیان زیاد دەکات چکە ڕاستەوانە هاوڕێژە بوونە کەوابێ ڕاستەوانە هاوڕێژە بوون دووبارەی دەکەمەوە ڕاستەوانە هاوڕێژە بوون دوو بڕ ڕاستەوانە هاوڕێژ دەبن ئەگەر ئەنجامی دابەشکردنیان ئەگەر ئەنجامی چی ئەنجامی دابەشکردنیان بکاتە بەهایەکی جێگیر نمونە وەکو چی بە نمونە بڵێ مامۆستا یاسای چڕی هەتا بارستەی زیاد کەم قەبارەی زیاد دەکات بەڵام بەو بەرجەی بۆ هەمان ماد دەبێت وازە ئەشتەکە ئەوە بەو شێوازە پەیوەندیەکەی چۆن دەنووسێ ئێکس ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ وای نمونەشمان هێناوەتەوە بەو شێوازە هێڵەکە بە شوێدا دەڕوا بە خاڵی 0دا تێپەڕ دەبێت هەتا بارستەکەی بەرەو زیادبوون دەچێت قەبارەکەشی بەرەو زیادبوون دەچێت ئەوە ڕاستەوانە هاوڕێژە بوون پێچەوانە هاوڕێژە بوون بەر لەوەی باسی کەم ئەها سیرکە بە خاڵی 0دا تێپەڕ نابێت وازە بە خاڵی 0دا تێپەڕ نابێت هە بەو شێوازە ئەگەر ئاواش بێ هەر پێچەوانە هاوڕێژە بوون لەبەرەوەی بە خاڵی 0دا بنەڕەتدا تێپەڕ نابێت پێچەوانە هاوڕێژە بوون دوو بڕ پێچەوانە هاوڕێژە دەبن ئەگەر ئەنجامی لێکدانیان جێگیر بێت بەڵام ڕاستەوانە هاوڕێژە بوون دوو بڕ ڕاستەوانە هاوڕێژ دەبن ئەگەر ئەنجامی دابەشکردنیان بەهایەکی جێگیر بێت بەڵام پێچەوانە هاوڕێژە بوون دەبێت ئەنجامی لێکدانیان جێگیر بێت بە نمونە هاوکێشەکەی کەی یەکسانە بە ئێکس جارانی وای ئەگە سیرکەی پەیوەندیەکەی بە شێوازێکی دەنووسێ لە پێداچوونی و بەندی هێدا دەڵم وای یەکسانە بە یەک لەسەر ئێکس ئەگە پێچەوانە هاوڕێژە بوون بوو بۆ شێوازەیە ئەدی ڕاستەوانە هاوڕێژە بوون بەو شێوازەی وازە ئاشتەکە ئێستا ئەگەر بین نمونێکی بینینەوە بە نمونە دووری و خێرایی و کات خێرایی و کات ئەنجامی لێکدانیانە وایە کەوابێ لێکدانیان لە مابینێ هەر کاتێک لێدانیان لە مابین بوو پێچەوانە هاوڕێژە بوونە ئەدی ئەگەر دابەشیان لە مابین بوو ڕاستەوانە هاوڕێژە بوونە کەواتە سیرکە ئەنجامی لێکدانیان بەهایەکی جێگیرە کەوابێ خێرایی و کات پێچەوانە هاوڕێژ دەبن چۆن بە نمونە ئەمن دوو کەسی دەنێرم بەڵام دووریەکەم جێگیرە یعنی بە نمونە ئەو تاقیکردنەوەی دەکەم بۆ هەمان دووریە بۆ نمونە دوو کەس دەنێرم بە نمونە ئەحمەد و محەممەد هەردووکیان دەستنە سلێمانی ئەکە من دەڵێم خێرایی و کات پێچەوانە یعنی پێچەوانە هاوڕێژ دەبن یعنی هەتا وەکو خێراتر بێ ئەحمەد خێراتر دەڕوا باشە ئەوە خێرا دەڕوا هەتا وەکو خێراتر بێت کەمتری پێ ناچێت بە تەکیدی کەمتری پێدەچی بە نمونە ئەگەر ئەتو لێرە بۆ سلێمانی 3 سەعاتت پێ بچێ ئەگەر لە 80 بڕۆی ئەدی ئەگەر لە 100 بڕۆی خێراییەکەی زیاد بکەی کاتەکەت کەمترت پێدەچی 2 سەعاتت پێدەچی بە نمونە 2 سەعات و نیوت پێدەچی کەواتە هەتا وەکو خێراییەکەی زیاد بکەی کاتەکەی خێراییەکەی زیاد بکەی کاتەکەی کەم دەکات وازە ئەشتەکە کەواتە کە ئەحمەد خێراتر بڕوا کاتێکی کەمتری پێدەچیت وازە ئەشتەکە بەس دەبێت دووریەکە دەبێت هەردووکیان بۆ نمونە بۆ سلێمانیە بڕۆن دەبێت جێگیر بێت کەواتە پێچەوانە هاوڕێژە بوونیش ئەوەیە دوو بڕ پێچەوانە هاوڕێژ دەبن ئەگەر ئەنجامی لێکدانیان بەهایەکی جێگیر بێت نمونە بەچی دووری یەکسانە بە خێرایی جارانی کات هەتا وەکو خێراتر بی کاتی کەمترت پێدەچی وازە ئەشتەکە کەواتە بەو شێوازە ئێمە دەزانین پێچەوانە هاوڕێژە بوونە چۆن دەزانین پێچەوانە هاوڕێژە بوونە ئەگەر وێنەی دای بە خاڵی بنەڕەتدا تێ ناپەڕێت یا بۆ نمونە بەو شێوازەیە ئاسیرکە بە خاڵی بنەڕەتدا تێ نەپەڕیوە پرسیارێک ئێستا ئەو نمونەیەش باس دەکەین
دەڵم لە پێچەوانە هاوڕێژەبووندا کە گۆڕۆکی یەکەم زیاد دەکات گۆڕۆکی دووەم چی لێ دێ طبعاً یەکەم زیاد کات وادەم پێچەوانن دووەمیان دەبێت چی لێ بێت دووەمیان کەم دەکات ئەها عکسی یەکتریە بۆ منە دوو برا دوو خۆشک لە ماڵەدا عکسی یەکترین یعنی ئەو ئیشێکی دەکات ئەو پێچەوانەی وی دەکات ها پێچەوانە هاوڕێژە بوون یعنی ئەگەر بۆ نمونە گۆڕۆکی یەکەم بەهای یەکەم زیاد بکە ئەگەر پێچەوانە هاوڕێژە بوون بێت دووەم چی لێ دێت کەم دەکات بەس ئەگەر ڕاستەوانە هاوڕێژە بوون بێت ئەوە یەکەمیان زیادکە دووەمیشیان زیاد دەکات لێرەدا ئەها سیرکە هەتا وەکو لێرەدا نمونەی بە پەستان و قەبارەی هێناوەتەوە هەتا وەکو پەستانی بەنمونە ئەتو سرنجێکت پێ هەتا پەستانی لەسەر زیادکەی قەبارەکەی چی لێ دێ دەچێتەوە ناو یەکتر قەبارەکەی کەم دەکات بۆیە پێچەوانە هاوڕێژە بوونن بەو شێوازە ئەمە باسمان لە ڕاستەوانە هاوڕێژە بوون و پێچەوانە هاوڕێژە بوون کرد بە هیوای ئەوەی کە سوودتان لێبینی بێت تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ لە دوعای خێر بێ بەشمان مەکەن